ناوي من طالبين وطن تبوجو فهم تسلسل بتي تجربة مظلوم ئێوە پێویستی ڕادیۆی دەنگی گەل دەبن. سڵاوتان لەبێ هەواڵەکان ئەمڕۆ چوارشەممە 4 شوباتی 2024 پێشکەشەکەین. سبەینێ 25 ساڵ تێپەڕە بێ بەسەر پلانگەڕی سەر ڕێبەر ئۆجەلاندا ئەو بۆ خۆی لا بەرگرینامەی مانیفۆستی شارستانیەتی دیموکراتی پەرتووکی یەکەمدا لە هەڵسەنگاندنەکانیدا ئامانجەکانی پشت پلانگەڕی نێودەوڵەتی 15 شوباتی ساڵ 1999 دەخاتە ڕوو و دەڵێ ئەوەی لە کەسێتی مندا بەرکەنار و بند دەکرێت و دەخوازن ناچاری بندینخانێکی تا بەکەسی بکەن لە ناوڕۆکدا کوردی ئازادە ئەو ڕەفتار و سیاسەتانی لە ئیمرالی بەرامبەر بە کەساتی من پیادە دەکرێت بە سیستەماتیکە. ڕێبەر ئۆجەلان ئەوەی لە کەسێتی مندا بەدی دەکرێت کوردی ئازادە. ڕێبەر ئۆجەلان لەبارەی ئامانجی پیلانگێڕی نێودەوڵەتیەوە دەڵێت ئەوەی لە کەسێتی مندا بەرکەنار و بند دەکرێت و دەخوازن ناچاری بەندیخانەیەکی تاکەکەسی بکەن لە ناوەڕۆکدا کوردی ئازادە. ئەو ڕەفتار و سیاسەتانەی لە ئیمڕاڵی بەرامبەر کەسایەتی من پیادە دەکرێت بە سیستەماتیکە. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە بەرگرینامەی مانیفێستۆی شارستانیەتی دیموکراتیک پەرتووکی یەکەم لە هەڵسەنگاندنەکانیدا ئامانجەکانی پشت پیلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتی 1999 دەخاتە ڕوو. ڕێبەر ئۆجەلان دەڵێت پێڵگرتنی پەکەکە بەرەو چیاکان و بەرخۆدانێکی چەکداری نەفساوە دەرەنجامی گرنگی بەدوای خۆی داهێنا بە سیاسیبوونی کوردان بوو. ئەماش بە دابڕانی لە کارەکتەرە بەکرێگیرە و کلاسیکەکان بۆ یەکەم جار ئەڵتەرناتیڤی ئازادی کرد بە حەقیقەتێکی درک پێکراو. لە هەمووی گرنگتر هەم ڕژێمە سەرڕۆکانی پاژماوەی چەرخەکانی ناوین و هەم ئەو دەوڵەت نەتەوانەی کە درێژکراوی ئەوان و لافی هاوچەرخبوون لێدەدەن چاوەڕوانی ئەو ئەنجامە نەبوون و پەسەندیان نەدەکرد. ڕێکەوتنی کوردە بەکرێگیراوەکان و دەوڵەت نەتەوە سەردەستەکانی ناوچەکە لەگەڵ ئیمپریالیستە هەژمونگەراکان سەبارەت بە ناساندنی پەکەکە وەک ڕێکخراوێکی تیرۆریستی بۆ ئەم هۆکارە دەگەڕێتەوە چونکە کوردی ئازاد بەتاک و کۆمەڵگەکەیەوە هەموو ئەو هێزانت تارومار دەکات و سەراو بنیان دەکات کە کوردیان بەنەبوو لە قەڵەم دەدا. ئەوەی لە کەسێتی مندا بەرکەنار و بند دەکرێت و دەخوازن ناچاری بەندیخانەیەکی تاکەکەسی بکەن لە ناوەڕۆکدا ئەو کوردە ئازادەیە. ئەو ڕەفتار و سیاسەتانەی لە ئیمڕاڵی بەرامبەر کەسایەتی من پیادە دەکرێت بە سیستەماتیکە تاوتوێکردنیان تەنها وەکو سیاسەتی تورکیا بەرامبەر بە بەندیخانەی ئیمڕاڵی ڕێگە لە بەردەم تێگەیشتن و بە هەڵەدا چوونی گەورە دەکاتەوە. ئەمەش هەم بۆ کوردان و هەم بۆ تورکەکان بێچارەیی سیاسی و پێکدادان بە دوای خۆی دەدێنێت. بەڵام زۆر باش درکم بەو ڕاستیە کرد کە تورکایەتی بە ناوی خۆیەوە نەدەتوانێت شەڕ بکات و نەئاشتی ئەو ڕۆڵەی مۆدرنەتەی سەرمایەداری پێی بەخشیوە ڕۆڵی چاوەشی و پۆلیس و جەندرمەیەکی ڕووتە لە پێناو ئەوەدایە تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین بەگەلی تورکیشەوە لە بەرامبەر چەوسانەوە و فشارەکانی سیستەمی سەرمایەداریدا کراوە بن. لە ناوە و دەرەوەی ئەوروپا جڵەوکردنی کەلتورەکانی ئەنادۆڵ و تورکیا بۆ ئەوان زۆر گرنگە. ئەوەی پیادە دەکرێت سیاسەتێکی ئاسایی نییە. لە میانەی سیاسەتێکی پڕ لە فرتوفێڵ و بە شێوەی ژێربەژێر استراتیژێتێکی بەرفراوان و یەکگرتوو بەڕێوە دەبرێت. لەو چوارچێوەیەدا دەتوانین باشتر لە پەیوەندەکانی تورکیا لەگەڵ پەیمانی ناتۆ یەکێتی ئەوروپا تێبگەین. پارێزرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی 35 مانگە ناتوانن زانیاریان لەبارەوە دەستکەوێ دوێنێ داواکارێکی نان پێشکەش کرد. هەرێک لە ڕازی ئوستوریک ڕێزیان ساریجا مەزلوم دینج فایق ئوزگور ئەرۆڵ
پارێزەرانی نووسینگە یاسایی سەدە بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەرە بڵاو جەلان عومەر خێری کۆنار حاملێ هەڵدرم و سیاکتاش شەنجام بدەن سەردانی هەریەک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێوەبەراتی زیندانی ئیمرالیان کرد. پەیوەندی ڕێبەرە جەلان لەگەڵ گیانی دەرەوە بە تەواوی پچراوە، هیچ وەڵامێکی داواکاری بۆ دیدار نادرێتەوە. هەندێک جار دوای چەند مانگێک بە پارێزەران دەڵێن سزای دیسپلین هەیە. مافی دیدار لەگەڵ پارێزەران و خانەوادەی ڕێبەرە جەلان و سێ زیندانی دیکە بە بیانووی سزای دیسپلین ڕێگری لێ دەکرێت لە نێوان ساڵانی 2021 تاوەکو 2023 لە هەر سێ مانگێکدا لانی کەم 5 سزای دیسپلین بەسەر ئۆجەلاندا و زیندانەکانی دیکەش سەپێنراوە. چاوپێکەوتنەکان ڕێگری لێکراوە سەرڕای هەموو سەردان و تانەکان هۆکاری سزای دیسپلینەکان و ژمارەی دۆسیەکان لەگەڵ پارێزەراندا باس ناکرێت. لە درێژەیە کار و چالاکیەکان بۆ ئازادی جەسی ڕێبەرە جەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە شتایمین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرە جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە لە ڕۆژی شتایمیندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرە جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەست پێ کردووە و بڕیارە تاوەکو 15 شوباتی ئەمساڵ بەردەوام بێت. وەک دەزانن کە ساڵانە لە 15 شوباتدا لە سەرجەم شوێنەکان لە جیهاندا لە هەر چوارپارچەی کوردستان لە وڵاتانی ئەوروپا چالاکی جۆر بە جۆر بۆ ئیدانەکردنی ئەو ڕۆژە دەست پێ دەکا. ئەمڕۆ تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان لە باشووری کوردستان مانگرتنی ڕاگەیاندووە. سارا ڕەزا ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندا دەبێت. ساراخان سڵاوت لەبێ بەیانت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو لە ئێوە ساراخان دەمێ باسێکی ئەو چالێکی ئەمڕۆمان بۆ بکەن. سڵاو لە ئێوە سڵاو لە ئێوە لە بینەرانتان. ساراخان دەتوانی باسێکی چالێکەکەی ئەمڕۆمان بۆکەن وەکو تەفگەری ئازادی چۆن بڕیارتانداوە کە چالێکی بکەن چالێکەکەتان چی دەبێ و چەند ڕۆژ بەردەوام دەبێت؟ بەڵێ ئێمە هەڵمەتی دەستی پێکردو لە باشووری کوردستانە هەڵمەتی ئازادی جەستی ڕێبەرە ئاپۆ پرسی چارەسەری کورد دەهێنێت. ئێمەش وەکو هەواڵانی تەفگەری ئازادی بەشداری لەو ناو هەڵمەتا بەشداریمان کردووە. ئەمڕۆمان پێنیەمە لە ساعات 2:05 ئێوارەیە تەنها یەک ڕۆژان لەبەرەوەی مە چالاکیەکانمان جۆرە و جۆرە بۆ بەیانی چالاکی سەرسەقاممان دەبێت. ئەمڕۆ لەناو چالاکیەکەیە کتێبی ڕێبەرە ئاپۆ دەخێنێتەوە و سیمینار دەکرێت. بەڵێ سیمینار دەکرێت لەسەر ئەو گۆشەگیری کە لەسەر ڕێبەرە ئاپۆیە تا 15 شوبات ڕۆژی لەڕەشەوەگەری کورد و شەرمەزارێکی گەورەیە بۆ داگیرکەران و بۆ دەوڵەتە جرهێزەکان تا ڕێبەرە ئاپۆ ماوەی 25 ساڵە لە زیندانی ئیمراڵیدا لە زیندانی تاکە کەسیدا زیندانی کراوە و نەکۆمێنتی نێودەوڵەتی بوو کە 28 وڵات بەشداری ناو ئەو پیلەنجەڕەیان کرد. دیارە ڕێبەرە ئاپۆ ڕێبەری گەلی کورد تەنیانە ڕێبەری مرۆڤایەتیە ڕێبەری مرۆڤایەتیە و ڕێبەرە ئاپۆ لەبەر ئەوەی خاوەن دەرکەوتن بوو لە ناو گەلی کورد خاوەن دەرکەوتن بوو نەنەرایەتی ژنی ڕاستەقینەی دەکرد و نەنەرایەتی گەلە تۆساوەکانی دەکرد بۆیە ڕێبەرە ئاپۆ زیندانی کراوە لەبەرەوە کارکتەری دیاری ڕۆژهەڵاتی ناوینە بۆ ئەوەی دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین لە پیلانگەڕی ساڵی 1992 لەسەر ڕێبەرە ئاپۆ لە ساو پیلانگەڕەکان بەردەوامی هەیە ئەوان ویستە بە گرتنی یا زیندانیکردنی ڕێبەر ئاپۆ کێکۆشانی ئازادی لاواز بکەن نەیانتوانی لاوازی بکەن بۆکو فراوانتر بوو و بۆ بەرخودانەی کە لە ئیمراڵی هەیە بۆ بەرخودانەی کە لە زیندانەکانی باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان هەیە هەتا ڕادێک ئەو گۆشەگیرە یاخود ئەو پیلانگەڕێ و چاڵ کرایەوە پیلانگەڕەکە هەر بەردەوامە ئەبینین کە لەسەر ڕۆژاوای کوردستان لەسەر سنگال لەسەر مەخمود لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان پیلانگەڕەکان بە بەردەوامی هەیە و تەنیا چارەسەری ئەوەیە کە ئازادکردنی دەستی فیزیکی ڕێبەر ئاپۆ ئارامی و ئاستی و سەقامگیری بۆ ناوچەکە و بۆ گەلی کورد دەهێنێت بەدیارە ئەمریکا و دەوڵەتە جرهێزەکان ئەمە بە ئاسەنگیی زۆر دەبینن و کێکۆشانی ئازادی بە بەربەستێکی گەورە ئەبینن لە بەردەم بەرژەوەندیەکانی خۆیانە لەبەرەوەی کێکۆشانی ئازادی ئێستا لە بەڵندکردنایە بۆیە گۆشەگیرەکان هەر کاتێ لە ساختانی کوردستان لە سەردەمی شارەکان کێکۆشان بڵندتر بێت ئەوان گۆشەگیری سەر ئیمراڵی زیاتر دەکەن. ساراخان مانگە ساراخان ماوەی
من وەڵامێکی پێویستم وەرنەگر لە پرسیارەکەمە پرسییم چالاکیەکەی ئەمڕۆتان چی دەبێت تەنیا کاتەکەت پێوتم بە پێو زانیاریانی دەست ئێمە کەوتبوو ئایا مانگرتنتان ڕاگەیاندووە ئەمڕۆ لە خواردن و خواردنەوە یاخود تەنیا خوێندنەوەی کتێبەکانی ڕێبەر ئۆجلانە بۆ ئەمڕۆ وەکێشنە و کەسانەی کە لەگەڵتانە بەشدارن ئایا تەنیا ئەندامانی تەفگەری ئازادین لە سلێمانی و دەوروبەری بەڕێزگان ئێمە وەکو لەناو هەڵمەتەکەین هەڵمەتێکی ئازادی جەستەیی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لە باشووری کوردستان و جیهان بەڕێ ئێمە لەناو ئەو هەڵمەتە بەشداریمان کردووە و سێپارچەی کوردستانی تیا بەشداری کردووە لە کەسایەتی تیا ڕۆژنامەنووسی تایە هەموویانی تیان لە نوێی بەیانێت تا 5 ئێوارە مانگرتن لە خواردنەکەین و لەناو مانگرتنەکەدا کتێبەکانی ڕێبەر ئاپۆ دەخوێنرێتەوە سیمینار دەکرێت لەسەر 15 شوبات. باشە پرسیارێکی زۆر ئەم پرسیارە ڕوبەڕووی ئەو کەسانە دەبێتەوە کە جۆری ئەم چالاکیە دەکەن من بۆ خۆشم وەکو ڕۆژنامەوانێگەڵی ڕاستی بە ڕوبەڕووم بۆتەوە بەڵام نەمیسووە ببم بە وەڵام دەرەوەی ئەم پرسیارە پێم خۆشە جەنابەت وەکو ئەندامی دەستەی پەڕێوەبەری تەفگەری ئازادی وەڵامی ئەم پرسیارە بدەیتەوانێ ئایا مانگرتن لە خواردن چارەسەرە بۆ ئەوەی کە ئازادی ڕێبەر ئۆجەلان بەدی بێت؟ ئێمە چالاکیەکانمان تەنها مانگرتن نییە بەڵکو مانگرتنی جۆرێکە لەو چالاکیانەی تر چالاکی سەرشەقام هەیە چالاکی سیمینار هەیە چالاکی دیبنت هەیە یەکێک لە چالاکیەکان چالاکی مانگرتن هەیە ئەمە وەکو ئەوە هەڵوێستێکە بەرامبەر بە سپیتی بەرامبەر بە نەتەوەیە گرتوەکان ئەیکەین لەبەرەوە بێدەنجیان هەڵبژاتووە لەسەر گۆشەگیری ڕێبەر ئاپۆ بۆیە یەکێکە لە جۆرە لە چالاکیەکان. باشە وەکو خۆت هەردوو جار ئاماژەت پێدا کە ئێستا هەڵمەتێکی گشتگیر بەڕێوە دەچێت لە هەر 4 پارچەی کوردستان و بەگشتیش لە جیانە چالاکیەکان لە سەرانسەری ئەوروپاشا دەستی پێکردووە دەمەوێت پێمان بڵێ و چالاکیانە چۆن هەڵدەسەنگێنی و لە باکووری کوردستان دوێنێ لە 13مین ڕۆژدا بوو بڕیارە 7 مانگ لە کۆڵن خۆپیشاندانێکی ئێجگار بەفراوان بەڕێوە بچێت لە زۆربەی شار و وڵاتانی ئەوروپاش بە هەمان شێوە ڕێپێوانی ئازادی دەستی پێکردووە. ئەم جۆرە چالاکیانە ئەوە پەیامێکین بە داگیرکەران پەیامێکین بە دوژمنانی گەلی کورد تا ڕێبەر ئاپۆ و گەل لەیەکدا نەبڕاوە ڕێبەر ئاپۆ و گەل هەمیشە بە یەکەون ئاوێتەی یەک بوون و گەل هەمیشە خاوەن دەرکەوتنە لە ڕێبەرەکەی و ڕێبەرەکەی بە ئازادکردنی ڕێبەرەکەی پرسی چارەسەری گەلی کورد و ڕۆژهەڵاتی ناوی نەهێنێ و ئەم چالاکیانە ساڵانە کە ئاکرێ بە بەردەوامی ئەکرێنێک تەنیا ساڵانە بە بەردەوامی ئەو چالاکیانە ئاکرێ بۆ ئەوەیە کە دژمنانی ئێمە نەزانن کە خاوەن دەرکەوتنی لە ڕێبەرەکەمان بۆیە ئێمە خاوەن دەرکەوتنین و وەگەل و ڕێبەر ئاپۆ ئاوێتەی یەک بوون. باشە ساراخان جۆری ئەم چالاکیانە لە باشووری کوردستان بۆ ڕادەی لە پارچەکانی دیکە هەیە ئەوەندە تۆخ نییە هۆکارەکەی بۆ چێ گەڕێنیتەوە؟ بەداخەوە لە باشووری کوردستانە لەبەرەوە داگیرکاریەکان لەبەرەوە پلانگیری نێودەوڵەتی لەسەر بەرنەناو باشووری کوردستان و پلانەکان جێبەجێ ئەکرێەوە و دەسەڵاتی کە ئەم بۆ دەسەڵاتی باشووری کوردستانە هۆکاری سەرێکیە کە ڕێگرە لە بەردەم باشووری کوردستان و هەڵبەتە باشووری کوردستانیش لە پێناوی لەسەر ئاستی ئەو ئەزمموی کە 30 ساڵە باشووری کوردستان خەڵکە چۆسێنێتەوە ژیانی خەڵک تا ڕادەیەکی زۆر لە زەحمەتیدایە ئەمە وای کردووە کە خەڵک لە هەستی دەتەوەی نیشتیمانی کەم بکاتەوە لەبەرەوەی خەڵک وشار نیە لە ئێساوە لە بەردەم ئێمەیە لەناو ئۆکێ کۆشانای ئەوانە ڕێگریمان لێبێت و لە ئاستی ڕێگریەکانشا ئێمە بە هەر نەگریە بکرێ بەڵام ساڵانە دەربازی دەکەین و ئاسەنگەکان تێپەڕێن بەڵام بەداخەوە باشووری کوردستان تاکو ئێستا ڕێبەراپۆیان بەتەواوی نەناسان زۆر نییە قسە بۆ خەڵکی باشووری کوردستان کاتێک گەڵی خەڵکی باشووری کوردستان هۆشیار نیە بیرمان نەچێ باشووری کوردستان خاوەنی مێژوەیەکی ببوورە مەبەستم ناو شاری خەڵکی باشووری کوردستان ئەوە نییە کە ناوژە نا خەڵکی باشووری کوردستان تا ڕادێکی زۆر وشارە لەبەرەوە مامۆستایانە بینی 4 مانگە لەسەر جادێ مەبەستمان ناو شارێرە ئەوەیە کە خەڵک ئاگایە لە ڕێبەر ئاپۆ خەڵک لە فکر و گێزەکانی ڕێبەر ئاپۆ تا ڕادەیەک نایخوێندنەوە یعنی خوێنەری کەمە لەبەرەوە ئاسەنگی ئەو دەسەڵاتی کە لە باشووری کوردستانە هەیە ئەو دەسەڵاتە ڕێگریەکە لە بەردەم خەڵکە بۆیە ئەڵین تا ڕادەیەک لە پرسی نەتەوەکی خۆمان بێ ئاگەین
نازانین چی پلانگیریەک بەرامبەر بەڕووی باشووری کوردستان کراوەوە لەبەرەوە ئاساییەکان و زەحمەتەکان و ئەو بێموچەی و قەیرانانی کە ڕووی لە باشووری کوردستان کردووە وای کردووە کە باشووری کوردستان ئازادی لەبیر بچێتەوە ئێستا بە دوای ناناڕاکات لەبەرەوە نانی نەبوو بە دوای ناناڕاکات لەبەرەوە ئازادیەکان کەمەکرێ و لاوازە بێت. باشە سارا خان پێشتر من زۆرم پرسیارم لە زۆرێک لە ئەندامانی تەفگەری ئازادی کردو پێم خۆشە جەنابی شدۆک و دەسێ بەڕێوەبەری تەفگەری ئازادیان پرسیار لە جەنابەت کەم نەک بۆ تەفگەری ئازادی بۆ زۆرێک لەوانەشی کە لە کۆمیتەی ئازادی باشووری کوردستان ئۆجەلاندا ئەندامن لەوانیژەم پرسەم کردوە زۆر گلەی دەکەن لە خەڵکی باشووری کوردستان دەڵێن کە وەکو پێویست فکری ڕێبەر ئۆجەلان بەناویانە بڵاو نەبۆتەوە کەواتە ئەرکی تەفگەری ئازادی کۆمیتەی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان لە باشووری کوردستاندا چێکە نەیانتوانیەوە خەڵکە وشیارکەنەوە بەرامبەر بەمە بۆ نەیانتوانیەوە ئەوان ڕاستە هەڵبەتە بەش بۆ ئەو ڕخنەیەکی گەورەیە بۆ تەفگەری ئازادی کە نەبووینەتە وەڵامی لە باشووری کوردستانە ئەوانەی کە پرسی ئازادی و پرسی تێزەکانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان نەمانتوانیوە تا ڕاکەی زۆر لەناو خەڵکە بڵاوی بکەینەوە ئەوە ڕخنەدانی خۆمانەکەین وەکو هەواڵانی تەفگەری ئازادی بە تایبەتی وەکو ژنان بەڵام لەگەڵ ئەوەی ئاستەنگەکان زۆرە چونکە ئێمامانەوێستی بینار بکەین ئێمامانە کتێبەکانی ڕێبەر ئاپۆ بشوێنینەوە بەڵام ڕێگامان پێ ناکرێ و ڕێگریە کرێت هۆکارەکەی ئەوەیەوە لەگەڵ ڕێگریتان لێکە ئێمە کەمکوڕین کێ ڕێگریتان لێکە ساراخان ئەوەی لە سلێمانیە مەسەلەی هەواڵان و کتێبەکانی ڕێبەر ئۆجەلان و لە پێشانگاکاندا دەستکراون باوەڕ ناکەم لە شارەکانی دیکە کراوە بێ بۆ ئەم بابەتە بەڕێزگیان ئێمە لە ناو باشووری کوردستانە ئێمە ئیستومان لە سیمینارێ بۆ هەواڵزیان بکەیت بۆ هەواڵ ساکینە بکەیت تەنانە هۆڵەکانی شانەیان تەنیا هۆڵی خاک بەردەستە ئەوەش دەستخۆشیە لە شاناسانیەکەی کە تەنیا هۆڵی خاک یا پێوان هۆڵی خاکی لەبەرەوە پشارەکان زۆرە لە سەری وە سیمینارەکان زۆرەکرێ ئەوە بەرگی ئێمە ناکرێت لەبەرەوە ئێمامانەوێت پەروەردە بکەین لە مەکتەبەکانە ڕێگریمان لێ دەکرێت دەمانەوێت لە گەڕەکەکانە پەروەردە بکەین ڕێگریمان لێ دەکرێت ڕاستە تا ڕادەیەکی زۆر لە سلێمانیا باشترە لە چاو هەولێر و بادینان و ئەوناوە بەڵام هیچی کەمتر نییە لەوانە لەبەرەوە ڕێگریەکان زۆرە لە باشووری کوردستانە. دوا پەیامی جەنابتان چێ وەکو دەستێ بەڕێوەبەری تەفگەری ئازادی؟ ئێمە داواکارین لە باشووری کوردستان بە تایبەتی ژنان کە خاوەن دەرکەوتن بن لە ڕێبەراپۆ خاوەن دەرکەوتن بن لە پرسی کورد خاوەن دەرکردن بن لە ئازادی ژنان خاوەن دەرکەوتن بن لەو ڕێبەرەی کە 25 ساڵە بەگیانی خۆی و بە ڕۆحی خۆی لە پێناوی گەلەکە لە پێناوی ئازادی ژنان لە پێناوی کە ئەو نوێنەرایەتی ژنانەکە و نوێنەرایەتی گەلە تۆساوەکانەکەت پێویستە ئێمە خاوەن لێی دەرکەوی. سارا ڕەزا ئەندامی دەسێ بەڕێوەبەری تەفگەری ئازادی دنیاک سپاس بۆ جەنابتان کە لە باشووری کوردستانەوە لەگەڵمان بوون ڕۆژێکی خۆشتانە بێت. ئێوارەی دوێنێ بە پێشەنگایەتی گەنجانی ئیزدخان و ژنانی گەنجی شۆڕژگەر بەمبەستی شەرمەزارکردنی پلانگەڕینی دەوڵەتی لە دژی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بە بەشداری سەدان گەنجی ئیزیدی ڕێپەوانێک لە شنگال بەڕێوەچوو. داخویانیش بر 15 سباتی هم تسری دا 26مین سال فکر کمپلویا نابناتاوی لسر ریبر آب و لیک نایم به آوایا کی نمردانه دبن ددان گرتن او را دستی دولت آتر کا قرگر هات کرن ریبر آب به همو هیویا همون گلن آزادی خواست و بندست بود لوما ریبر آب و بو ایراده و هیویا همو گلان ام 26 سال ریبرگیما با آوایا کی درابه حقوق و مروادی امرای ایسیره ریبر آب و هر چه قصدنا چار دیواران در بجی به مرخودانی خویا به همپا به فکر و فلسفه خویا بامانجی شەرمەزارکردنی پلانگەڕینە دەوڵەتیش هەر لە دژی ڕێبەر ئۆجەلان ئەنجومەنی ژنانی لە شنگالدا دەستیان بە چالێکی شەگری بۆ ماوەی 2 ڕۆژ کردووە و لە ڕۆژی سێمدا بەشداری لە ڕێپەیوانی ناوەندیدا دەکەن هەروە داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان دەکەن لە چالاکیەکەدا کەریمە بەهرە و ئاماژەی بۆدا پلانگەڕی لە کەساتی ڕێبەر ئۆجەلاندا دژمنی مرۆڤاتی و ئەنجومەنی ژنانی عەرەب پلانگەڕینە دەوڵەتی لە دژی ڕێبەر ئۆجەلان شەرمەزار دەکەن و چالاکیەکە 2 ڕۆژ بەردەوام دەبێت ڕۆژی سێمیش بەشداری لە ڕێپەیوانی ناوەندی دەبن لە شنگالدا.
هاوکات ئەبوو سەگەر سەرپەرشتاری ئەنجومەنی گوندە عەرەبەکانی شنگالیش باسی لەوە کردووە کە هەموو پێکاتەکانی شنگال لە دژی گۆشەگیری دەیانەوێت بە زووترین کات ڕێبەر ئۆجەلان ئازاد کرێ ئەو لە ئیمرالی ڕوودەدا لە دەرەوەی یاسانی و دەوڵەتیەکانە. لا کەمپی پەنابەرانی شێد ڕۆستەم جوودی مەحموودیش بۆ پشتیوانی لە زیندانیانی ئازادی و شەرمەزارکردنی پلانگەری نێودەوڵەتی دژی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی 3 ڕۆژ لە خواردن دەستی پێکرد. یوسف کاراو سەرۆکی ئەنجومەنی گەلی کەمپەکە بە توندی دانی و پلانگەری نێودەوڵەتی کرد و 15 شوبات بە ڕۆژێکی ڕۆژ و تاریک ڕۆژێکی بەدبەختی بۆ گەلی کورد پێناسە کردووە. سلااو لە بەرخۆدانی ڕێبەر ئۆجەلان و گەریلاکانی ئازادی دەکا و داوای شکاندنی گۆشەگیری و پێکێنانی ئازادی جەسی ڕێبەر ئۆجەلان دەکات. ژەیە گشتیرە بناوێ تەفگەرا هیلالا زێرین لە باژارێ حەسەکێ ئەم دەنگێ خۆدەگهێنن هەموو گەلێن جیهانێ دەسەری دە سلااف ji بۆ رێبەرتی ڕێبەرێ نەتەوی عەبدوڵڵا ئۆجەلان سلااف ji بۆی بەرخۆدانا ئیمرالی بە واستایە 25 پێنجان کۆمپلۆیا ناو نەتەوی لە دژی رێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ji sala 1990 de hêzên ku di 15 Sibatê tevlê kompleyê bûne em wan hêzan şermezar dikin. Ev 3 salin tu agahî ji rêber Apo nehatiye girtin. Ev tecrid li ser rêbertî sûcekî di heqê mirovahiyê û azadiyê tê kirin. Di şexsê şehîdên û hûn nikarin roja me tarî bikin û tevahî şehîdên tevgera azadiya Kurdistanê bi rêzdarî wan bîrtînin. Bi navê bi van wesiyayan em berxwedaniya hempaya ya rêber Apo silav dikin. Her wiha berxwedaniya gerîlayên serê çiyan silav dikin. Em ne tenê rakirina ji tecrîda rê dixwazin, daxwaziya hemû gelan azadiya fizîkî ji rêber Apo re. Eger ev tecrîd ranebe em jin zarok her kesayeteke civakî bang dikin kandina tecrîdê û azadiya rêbertî bê destxistin.